کۆمەڵانی خەڵکی کوردستان بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە، بینەرانی وەفاداری بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. ئەمڕۆ جومعە 29 ڕەشەمەیە، کەمتر لە 24 سەعات بە کۆتایی ساڵی 1399 هەتاوی و هەروەها کەمتر لە 24 سەعات بە کۆتایی ئەم سەدەیە ماوە. بەم بۆنەوە بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆمان تایبەت و تەرخان کردووە بە هاتنی نەورۆز و بەهار و ساڵی تازە. هەر لێرەوە لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانمەوە لە بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، لە تەشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، هاتنی نەورۆز و ساڵی تازەتان لە قوڵایی دڵەوە پیرۆزبایی دێکەم. هیوادارم ئەم ساڵە ساڵێک بێت کە هەموو ئاوات و ئارەزوەکانتان بێتە دی و ژیانتان ئاڵ و گۆڕی بنەڕەتی بەسەرا بێت. لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێوەیش دەتوانن بەشداری بەرنامەکە بن و ئێمەش هەوڵ ئەدەین ئەو پەیامانەی کە لەلایەن ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی ئەم بەرنامە و بەدەستمان ئەگات ڕاستەوخۆ لەگەڵ باقی بینەرانی بەرنامە بینینە مابین. بڕیار وایەکە لە بەرنامەی ئەم هەفتە چاوخشانێکمان بێت بەسەر ڕووداوەکانی ساڵی ڕابردوودا و بەیەکەوە هیوا بخوازین بۆ ئەوەی کە ساڵی داهاتوو ببێت بە ساڵی ڕزگاری یەکجاری لە دەست ئەم دەسەڵاتە سەرمایەدارانە کۆنەپەرستە کە 42 ساڵی تەواوە جگە لە خوێن، جگە لە کوشتار، جگە لە ماڵوێرانی، جگە لە دەربەدەری، جگە لە زیندان و ئەشکەنجە و بێکاری و بێنانی هیچ شتێکی تری بۆ خەڵکی ئێران و کوردستان لەگەڵ خۆی نەهێناوە. جارێکی تر نەورۆز و ساڵی تازەتان لێ پیرۆزبایی یەکەم تا ئێوە و باقی بینەرانی تر ئامادە ئەبن. هاوڕێیانم سەرنج بدەنە سەر ئەوەی کە پەیامێک هاتووە دەڵێت دەنگ باش نییە، کلیپێکی نەورۆزیمان بۆ بڵاو بکەنەوە تا دەنگەکەیش جێبەجێ ئەوێت. فەرمون. گوڵی گەزیزەی قژ زەردی لاپاو نەرم ڕادەژێ بە سروەی شەماو، لەدەست ئەم ژینە دەردەدڵیەتی فرمێسکی ئاونگ لەسەر چڵیەتی، چقلی ئاسنین بسکی ڕنیوە بەر لە پشکوتن غونچەی وەریوە، دەڵێ لەو ساوە موژدەمدا بەهار لە باڵام ئاڵا سینێکی خاردار، ئەو لقەی لەودی و سیما ڕواوە بە بۆنی بار و سیس و ژاکاوە، لقی ئەم دیوی لە دەریای نزار جوانی دەبەخشێ بە بەژنی بەهار، قەراقەرێن و دار تەقلە و سێباز یان هەلوکێن و کۆسەی فێڵەباز،
کاڵەی مێژینەی کۆمەڵی مناڵ هیچ بەدی ناکرێن بەهاری ئەمساڵ. لە دەوری ئاگر گشتیان کۆ دەبن، دەبنە دووبەرەی پێشمەرگە و دوشمن. ڕەختی خۆ کرد و چەک و چۆڵی دار، جێژنی بۆ دەگرن نەورۆزی بەهار. کاڵەی نوێ دەکەن سەنگەر لێک دەگرن، هەر لە ئێستا وەڕێی خەباڵ دەگرن. جار جار لەولاوە نووزەی پاسدارێک، لەملاوە بە گوڕ دەنجی شەعارێک. سەرنجام شەڕی ئەو دووبەرانە، بەرەی دوژمنان ڕەتان ڕەتانە. لە قەدی شاخە خوڕەی کەڵبەزدێ، قاستە قاستی کەو لە نێو ڕەوەزدێ. قڵپەی کانیاوی ڕووسپی و سۆڵ، لەسەر شینکایی خروشی و دۆڵ. لەگەڵ گزنجی بەری بەیانی، تێکرا دەپشێنن جیلوەی جوانی. ڕنووی لوندی کێو چۆر چۆر ئەسرینێ، دەڕژێنێ و دەگری بۆ دواوی ژینێ. بولبولی عاشق دەستەی دڵداری، بۆ گوڵی دەڵێ دیاری بەهاری. بەڵام جوانترین لەناو ئەو گشتە، باخچەی ڕازاوەی جوانی سروشتە. ئەو دیمەنەیە وا کرێکارێ، بێبەشێ ڕووتێ هەژار نەدارێ. لەگەڵ ئاگری شەوی نەورۆزە، لەناو بڵێسە و کڵپەی پەرسۆزە. لەگەڵ شۆڕشا پەیمانێکی نوێ، دەبەستێتەوە و بەو زمانە دەدەوێ. ئاگری شۆڕش ئەوەن پڕگر بێ، تا زستانی ژین یەکجاری قڕ بێ. بەرەو ژیانێ سەرتاب نەورۆز بێ، پڕ بەدڵ بڵێین جەژنت پیرۆز بێ. بینەرانی عزیز، هیوادارم ئەو ڤیدۆ کلیپەتان بەدڵ بوو بێت. بینەرێکی خۆشەویست کەماکان نووسیوێتی خاسی بکەن بەو مانە کە گوایە دەنگ و ڕەنگمان باش نییە. ئەگەر ئێستا باشتر وە تکایە ئاگادارمان کەن. تکایە ئەگەر دەنگ و ڕەنگ باشە ئاگادارمان بکەن. لە هاوڕێیانی هاوکار داوا کراوە کە زەحمەت کێشن کێشە تەکنیکیەکەمان چاک بکەن بۆ ئەوەی کە دەنگ و ڕەنگمان بگاتە بینەرانی ئازیز و خۆشەویستی ئەم بەرنامە. مەبەست لەنا ئەوەیە کە چاک نەکراوە. هاوڕێیانی خۆشەویستم، تکایە پێشەوەی کە درێژە بە باسەکەمان بدەین، دەنگ و ڕەنگی بەرنامەکە با چاک بێت و بگاتە لای بینەران کە لە ناوەوە ئاگادارمانەکەن کە گوایە هێشتا دەنگ و ڕەنگمان چاک ناگاتە لای ئەوان.
من ڕادەوەستم بۆ ئەوەی کە ئەگەر بینەرانی ترغێ لەو بینەرە ئازیزێکە ئەگەر پەیامێک نەگاتە لای من معناکەی ئەوەیە کە دەنگ و ڕەنگمان باشە و ئیجازە بدەن تا درێژەی بەرنامەی بەڵێ هاوڕێیانی هاوکارم ئەگەر دەنگی منتان هەیە ئاگاداریان کردوین لە ناوەوە نە دەنگتان هەیە نە تەسویر لە ناوە ئاگاداریان کردوین کە نە دەنگتان هەیە نە تەسویر بینەرێکی خۆشەویست لە ئاڵمانەوە پەیامی پێداوین کە دەنگ و ڕەنگ باشە بەڵام لە ناوەوە لە شارەکانی کوردستان بۆیان نووسیوی نە دەنگتان هەیە و نە تەسویر و لێرەیشەوە بۆ خودی منیان نووسیوە نەکاکە یەکسەر قەتع بێت تکایە هاوڕێیانی هاوکارم کێشەکەمان حەلکەن هەموو شتێک ئەگەر هەموو شتێک ئۆکەیە با درێژەی بەرنامەکە بدەین هەموو شتێک ئۆکەیە باشە زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێیانی خۆشەویستم ئاگاداریان کردم کە هەموو شتێک ئۆکەیە باشە زۆر سپاس هاوڕێیانی لە سوێدەوە ئەڵێن باشە سوێد باشە ئاڵمان باشە ناوەوەیش چاک بوو زۆر سپاس بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست لە ناوەوەی وڵاتی زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم سەرەتای باسەکانمان باشە زۆر سپاس هەر بژین زۆر سپاس سەرەتای باسەکەی ئەمڕۆمان بە پیرۆزباییکردنی نەورۆز و بەهار و ساڵی تازە دەست پێ کرد و هەر لەوێ لە سەرەتا باسی ئەوەمان کرد کە بۆ ئەوەی کە بزانین لە ساڵی داهاتووە ئەو ئاواتانەی کە قەول وایە بێتەدی کامانن زۆر سپاس بۆ بەڕێزان و خۆشەویستانی بانا ئەوانیش ئاگاداریان کردین کە لە بانەیش هەموو شتێک لەسەر جێگای خۆیەتی زۆر سپاس هەربژین بۆ ئەوەی کە بزانین ئەو ئاوات و ئارەزوانەی کە قەول وایە لە ساڵی داهاتووە بێتەدی و ئێمە لە ساڵی داهاتووە لە دەست ئەم ڕژیمە نگریسە ڕزگاریمان بێت پێویستە چاوخشانێکمان بێت بەسەر ڕووداوەکانی ساڵی ڕابردووە هاوڕێ بینەری خۆشەویست لە ئاڵمانەوە نووسیویەتی من ناتوانم بە فەیسبووک وەسڵ بم نازانم کێشەکەم چییە هیوادارم کە کێشەکە لە ئێمەوە نەبێت هەر لەوێەوە بێت لە هەر حاڵە بەڵام پێش ئەوەی کە بڵین ساڵی ڕابردوو ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا کامانە بوون دووشت یەک پرسیاری یەکەمم ئەوەیە لە بیرتانە خامنەی ئەم ساڵی 1399 بە چه ساڵێک پێناسە کرد هەر بینەرێکی ئەم بەرنامە لە بیریە کە خامنەی ساڵی 99 بە چه ساڵێک بەتایبەت لەباری ئابووریەوە پێناسە کرد تکایە بۆمانی بنووسێت دوو ئاگادار بن کە کۆماری ئیسلامی و بەرپرسانی کۆماری ئیسلامی لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە هەموو ئێران و لە کوردستانیش وەحشەت هەڵیانی گرتووە
یەک دانە لەو نمونانەی کە کۆماری ئیسلامی وەحشەت هەڵیگرتووە لە بەڕێوەبردننی مەراسمەکانی نەورۆز ئەوەیە کە ئەمڕۆ 29 ڕەشەمە لە دوای نیمەڕۆوە بە بەهانەی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا زۆر سەیر و سەمەرە ڕژیمێکە ڤیرۆسی کۆرۆنای بەکارهێنا بۆ سیاسەت لە دژی خەڵکی ئێران و کوردستان ئەمڕۆ ئەفسەرێکی ئەم ڕژیمە بەناو سەرهەنگ بۆرزوو مورادی لە شاری سنا ڕئیسی پۆلیسی ڕاهوەر بڕیارێکی دەرکردووە و دەڵێ هیچ سەیارەیەک یا ماشینێک حەقی نییە ئەمڕۆ لە شاری سنەوە بەرەو گەردەنەی سەڵواتاوا بڕوات و لە حاشیەی جادەی گەردەنەی سەڵواتاوا تەوەقف بکات. ئەگەر تەوەقف بکات ماشینەکەی تەوقیف بکات. ئەوە چۆنە ئەگەر بە تەوەقفکردنی ماشینێک لەسەر گەردەنەی سەڵواتاوا و یا تەرەددودی ماشین لە گەردەنەی سەڵواتاوا و ڤیرۆسی کۆرۆنا بڵاوە بێتەوە جەنابی بۆرزوو مورادی بۆ ناڵی وەحشەتمان کردووە لە بەڕێوەچوونی ڕێو ڕەسمەکانی نەورۆز بۆ ناڵی ترساوین بۆ ناڵی ئێمە لە هەر هەنگاوێکی دەستە جەمعی جەماوەری خەڵکی ئێران و کوردستان وەحشەت هەڵمانەگرێت کە چوارشەمە سووری دێت دەست ئەکەن بە پرۆپاگاندە و تەبلێغات ئەوە تەرەقەیە ئەتەقێتەوە خەڵکە کوژێت لەبەر خاترەوەی کە خەڵکی ئێران ڕێو ڕەسمەکانی چوارشەمە سووری بەڕێوە نەبن کە نەورۆز دێت بیانوویەکتر ئەدۆزنەوە بۆ بەرگریکردن لە بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا نابێ هیچ ماشینێک لەم ڕۆژە لە شارەکان بڕواتە دەرەوە. ئەی بۆ 22 بەهمەنی ساڵی ڕابردوو کە ئێوە ئاگادار بوون ڤیرۆسی کۆرۆنا لە قومەوە بڵاو بووەتەوە بەرەو باقی شارەکانی تری ئێران دەنگتان نەکرد بۆ ئەوەی کە خەڵک کێشنە سەر شەقامەکان و نەمایشی دەوڵەتی 22 بەهمەنی پێوە بدەن. ئەی بۆ 2 ئیسفەندی ساڵی ڕابردوو کە نەمایشی بەناو هەڵبژاردنی مەجلیستان بەرگوزار ئەکرد و بە بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا زانی بووتان دەنگتان نەکرد بۆ ئەوەی کە خەڵکی ئێران بچنە سەر شەقامەکان بچنە پای سندۆقەکان تازە بەوەی شەوە نەتانتوانی. ئەی بۆ هەموو مەراسمە مەزهەبیەکان لە تاسوعا و ئاشوراوە بگرا تا زەینەبیە و باقی مەراسمەکان و ڕێو ڕەسمەکانی ترتان پێش پێنەگروە لەو ڕێگایەوە بە ملیۆنها نەفەر لە خەڵکی ئێرانتان تووشی ڤیرۆسی کۆرۆنا کرد. ئێستا ئێوە گوایە دڵسۆزی جەماوەری خەڵکی ئێران و کوردستانن؟ کاکە گیان نا ئەوە نییە. بەرپرسانی کۆماری ئیسلامی بەتایبەت لە کوردستان تەنیا دوژمنی جەماوەری خەڵکی کوردستان لە جەماوبوونەوەی 3 نەفەر لە جێگایەکە ڕۆحیەیان ئەتۆقێت ئەترسن و هەوڵ ئەدەن بۆی کە پێشی پێ بکرن. من بەرپرسانی کۆماری ئیسلامی دڵنیا ئەکەمەوە ئەوڕۆ 29 ڕەشەمەیە بەیانی سەعاتی 1:07 و 28 سانیەی دوای نیوەڕۆ ساڵ تەحوێڵ ئەبێت سەدە ئەگۆڕدرێت هیوادارین کۆماری ئیسلامیش بگۆڕدرێت. دڵنیاتانەکەم جەماوەری خەڵکی کوردستان ڕێو ڕەسمەکانی نەورۆز بەڕێوە بن ئەوە ئیتمینانتان ببێت. بەڵام جەماوەری خەڵکی کوردستان ژیرن ئاقڵن تێگەیشتوون دەزانن کە سڵامەتی خۆیشیان مهم و گرینگە بە حیفزی سڵامەتی خۆیانەوە
ڕێو ڕەسمەکانی نەورۆز بەڕێوە ئەبەن و داخی ئەوەی کە توانی بێتتان پێشیان پێ بگرن ئەنە سەر دڵتانەوە وەک هەموو وەک هەمیشە. ویستان بە بڵاوکردنەوەی سریاڵەکان، ویستان بە بڵاوکردنەوەی بەناو مستەنەدەکان، ویستان بە بڵاوکردنەوەی بەرنامەهای تری تلڤیزیۆنی پێش بە ڕێو ڕەسمەکانی ڕۆژی کۆمەڵی ئەمساڵ بگرن نەتانتوانی. پێشتان بە ڕێوڕەسمەکانی بە ڕێوچوونی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژن نەگرت نەتانتوانی. هێستان ڕژانت دەرەوە تەواوی شوێنەکانتان داگیر کرد، بەڵام جەماوەری عاقڵ و ژیر و زانای کوردستان ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژنیان بڕێوە. ڕێوڕەسمەکانی ساڵ ڕۆژی گیان لەدەستانی هاوڕێیانی گوردانی شوان لە شارەکانی کوردستان بەڕێوە چوو نەتانتوانی پێشی پێ بکرن. دڵنیاتانەکەم ناتوانن پێش بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز بگرن و خەڵکی کوردستان ڕێوڕەسمی نەورۆز بە ڕەعایەت و حفزی سڵامەتی خۆیان بەڕێوە ئەبەن و ئێوەش ناتوان پێشیان پێ بگرن. ئەوە قسەیکە و کردمان هەروەکو باقی قسەکان پێشتر کردبوومان. پەیامەکان یەک لە دوای یەک ئەگەین. ئێستا چەند پەیامێک بە ئاگاداری بینەرانی ئازیز و خۆشەویست ئەگەینین، جا دوایی ئەچینە سەر باقی قسەکان. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی کاک فەرهاد بەڵێ دروستە، گەردەنەی سەڵواتاوە بەسراوە، پڕ بووگە لە گاردی ویژە و ماشینی ئاوپاش و لە ڕووبەڕووی پۆلیسڕا کولەن مەستوودە. ئەوە ئەم هێزهێنانە لە حاڵێکا کە کۆماری ئیسلامی بەدەستی خۆی ڤیرۆس بڵاو ئەکاتەوە، کۆڕۆنای بڵاو کردەوە بۆ خەڵک بکوژێ، بۆ بەرگریکردن لە بڵاوبوونەوەی کۆڕۆنا نییە. ئەوە وەحشەتە لە هێزی جەماوەری خەڵکی کوردستان و خەڵکی ئێران. نەورۆزە، سونەتێکی کۆنە، ساڵی تازەیە، نوێکردنەوەی پەیمانەکانی ئینسانەکانە لەگەڵ یەکترین لە دژی داگیرکەران و دەسەڵاتداران. ئەوان لەوە وەحشەتیان کردووە. بابزانی بینەرانی ترەوەن چی. رفیق فەرهاد با درودهای انقلابی. جنبش انقلابی کردستان طی بیشتر از 5 دهه فعالیت مخفی و علنی دارای صدها دستاورد انقلابی و کمونیستی و سراسری و حتی جهانی می باشد که هر کمونیستی با درک و تشخیص و منصفی به آن افتخار می کند. باید بگوییم رفقا، جنبش های اجتماعی و فعالین و کمونیستا و طبقه کارگر و مردم فرودست و رنج کشیده همگی همراه و همپیمان با شما رهبری کماله در پیاده کردن سیاست های به حق و درست انقلابی کماله آماده هر گونه همکاری هستند و تمام سیاست ها و استراتژی و برنامه مصوب شما در پلنم ها و کنگره ها را پیروی کرده و میکوشند که این جریان کمونیستی را پیشروتر کنند. واقعا همه قبول دارند که سیاست های چند سال اخیر کماله و رهبریش هم کماله و هم حزب کمونیست ایران را بسیار پیشروتر کرده و هویت واقعی یک جریان کمونیستی و انقلابی را در سطح سراسری به نمایش گذاشتند. زنده باد کماله و رهبریش، زنده باد حزب کمونیستی ایران. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە و بۆ ئەو ئەرزیابیەی کە کردوویەتی لە
کۆمەڵە و سیاستەکانی کۆمەڵە هەر بژیت پایدار بیت. فەرهاد ببەخشیت. بەڵێ زۆر سپاس. بەڵێ باش بەسەر چاو ئەزانم بۆ خۆمت نووسیوە، بەڵام یەکێک لەو مەواردەی کە لە باسەکانی ساڵی ڕابردووە قسەی لەسەراکەم هەر ئەوەیە. ئەگەر بە یەکەوە واردی ناوەرۆکی جەمبەندی لە ڕووداوەکانی ساڵی ڕابردوو بین، یەکی لە بابەتەکان کە قسەی لەسەرەکەین هەر ئەو بابەتەیە کە بەڕێزت نووسیوتە بەسەر چاوەکە. نەتان نووسی بۆم کە خامنەی ساڵی ڕابردووی بە چ ساڵێک پێناسە کرد بوو؟ لەبیرتانە ساڵی ڕابردووی بە ساڵی جەهشی ئیقتصادی پێناسە کرد؟ دەوەرن با بە یەکەوە کاتێک کە دەست ئەبەینە ناو ژیانی واقعی کرێکار و زەحمەتکێش لە کۆمەڵگای ئێرانە، بزانین ساڵی ڕابردوو ساڵی جەهشی ئیقتصادی بوو یا ساڵی تەعەڕوزی کۆماری ئیسلامی بۆ سەر سفرەی خاڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بوو. شایەتیش ئەو هەر ئەو مەبەستەی بوو بێت. ساڵی جەهشی ئیقتصادی لە نەزەر خامنەییەوە ساڵی تەعەڕوز بۆ سەر سفرەی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانا بوو. هەر لە سەرەتای ساڵی ڕابردووەوە ئەو تەعەڕوزە بۆ سەر کار و ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەستی پێکرد. یەک لە دوای یەک کارگاکان، کارخانەکان، شوێنی کار داخران و ژمارەیەکی هەرچێ زۆرتر لە کرێکاران بە سەفی بێکاران ملحق بوون. لە حاڵێکدا کە هیچ چەشنە بیمەیەکی بێکاری و ئەمنیەتێکی ئابووریان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ دابین نەکرا بوو. ئەوانەیش کە شمولی قانونی کار بوون ئەندەک بیمەی بێکاریکیان بوو، هەمومان نەزانی بەشی ژیانی 5 تا 10 ڕۆژی زیاتریان ناکات. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی شمارەی واتسئاپی بەرنامەی زیندوو ناخوێنرێتەوە لەسەر سەحفەکە. تکایە بۆ خۆت بیخوێنەرەوە. باش بەسەر چاو. 2046 702 616 764 ژمارەی واتساپی بەرنامەی ڕاستەوخۆیە. تکایە ئەو بینەرانەی کە ئەیانەوێ پەیوەندی بگرن لە ڕێگای ئەو واتساپەوە پەیوەندیمان پێوە بگرن و پەیام و نووسراوەکانیانمان بۆ بنێرن. من نامەوێت لێرەوە قسە لەسەر ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بکەم. خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەبێت دەنگی خۆیان بن و بڵێن لە ساڵی 1399 وەسعی ژیان و گوزەران و کاریان چه بەڵایەکی بەسەرا هاتووە لە ساڵی جەهشی ئیقتصادیە. ڕاوەستن با بزانین 1400 بە چه ساڵێک پێناسە ئەکات. بینەرێکمان لەسەر خەتە ئەگەر بتوانێت قسە بکات. بینەری عەزیز و خۆشەویست، دەنگت ئەڕوات ئەگەر گوێت لە منە. ئەلۆ. مۆفەق نەبووین. بە جێگای پەیامێکمان لاس
بابزانم من لێرەوە بینەری خۆشەویستی ناوەوە دەنگت ئەڕوات دەنگت ئەڕوات قەیناکە دەنگت بڵاو بێتەوە دێ ئاخر زۆر چاکە قەتم کرد لەبەر ئەوەی دواتر زەنگە دەیتەوە دەنگەکەم قەت کرد بینەرێکی خۆشەویست لە نروێژەوە پەیامێکی ناردووە دەڵێ سڵاو لە تۆ هاوڕێ فەرهاد و هەموو هاوڕێیانی کۆمەڵە میدیا بە بۆنەی نەورۆز و ساڵی تازە بە بۆنەی نەورۆز و ساڵی تازە پیرۆزبایی لە هەموو هاوڕێیان و ئەندامان و دۆستانی کۆمەڵە و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و ئێران دەکەم هیوادارم ئاخرین نەورۆزی ژێر دەسەڵاتی ببوورە هاوڕێ هیوادارم ئاخرین نەورۆزی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێت و ساڵی نوێ ببێتە ساڵی ڕووخاندنی ئەو ڕژیمە دژی ئینسانیە و وەدیهاتنی ئاواتەکانی خەڵکی ئێران و کوردستان و گەیشتن بە مافەکانیان بێت شۆڕش ساڵحی سەردەشت لە نۆروێژەوە زۆر سپاس بۆ هاوڕێ شۆڕشی ساڵحی لە نۆروێژەوە پەرانتز سەردەشت هەر بژیت پەیامەکەت گەیشت هاوڕێ خۆشەویستم لە ناوەوە ببورن من لە کاتی خوێندنەوەی پەیامەکان نەمەتوانی پەیوەندیەکەی ئێوە بگرم ئەگەر ویستان پەیوەندی بگرن و بەس لەگەڵ خۆم قسە بکەن دەبێ محەبەت بکەن بە کورتی بێت کە فەزا بۆ باقی بینەرانی تری بەرنامەکەیش بمێنێتەوە چون من ئەبێ قسەکانی بەڕێزت بگێڕمەوە بۆ باقی بینەرانی بەرنامە بینەرێکی خۆشەویست لە ناوە نووسیوێتی کاک فەرهاد برنامه شما در مورد نوروز چیه؟ خواهشاً در مورد آن حرفی برای جوانان بزنید از سنندج مزاحم میشم سال نو رو تبریک میگم به همه شماها اینجا شهر کومەڵە است بژی پەیامەکەت خوێندرایەوە بینەری ئازیز و خۆشەویست لە ناوەوە ئێمە پێشتر ئەوەمان ڕاگەیان بوو کە جەماوەری خەڵکی ئێران خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە لە هەر دەرفەتێک و فرسەتێک بۆ دەربڕینی ئێعتراز و ناڕەزایەتی خۆیان لە دژی کۆماری ئیسلامی کەڵک وەردەگرن نەورۆز ڕاست دەکا سنەتێکی دیرینی خەڵکی ئێران و کوردستان و بەشێک لە ئەفغانستان و تاجیکستانە بەڵام لە هەمان حاڵە لە 42 ساڵی ڕابردوودا فرسەتێک بووە بۆ دەربڕینی ناڕەزایەتی جەماوەری خەڵکی کوردستان و ئێران لە دژی کۆماری ئیسلامی هاوڕێ خۆشەویستم لە بەرنامەی زیندوم ببورن عیبی تیان نیە قەی ناکە هەر بژیت جات جەمەوبوونەوەی نەورۆز و هەر مناسبەتێکی تر لەم ڕۆژانە و لەم فرسەتانە بەیانگەری دەربڕینی ئێعتراز و ناڕەزایەتی ئێمەیە لە دژی ئەم ڕژیمە ڕژیمێکە نەمەشروعیەتی ماوەلای جەماوەری خەڵکی ئێران و کوردستان و نە قەیرانێک کە تێیە گیری کردووە پێمان وایە ڕزگاری ئەبێت لێ بەڵام بە شەرتێک
شەرتەکەی زۆر گرنگە. ئێمە خۆمان ڕێک بخەین بەبێ ڕێکخستن، بەبێ متحد بوونمان ناتوانین ئەو ئاواتە بێنینەتی. پێمان وا نەبێت کۆماری ئیسلامی چۆن مەشروعیەتی نەماوە، دەی هەر بەپێ ئەوەی کە مەشروعیەتی نەماوە مەوجودیەتیشی ئۆتۆماتیک نامێنێت، نابێشتیوە. هەر بەو دەلیلە لە جواب بەو بینەرە ئازیز و خۆشەویستە دەبێ بڵێم کە نەورۆز دەرفەتە. ئێمە ئەڵبەتە لە ساڵی 1400دا بەپێ زەربول مەسەلێک، من ناڵێم ئەو زەربول مەسەلە ڕاستە یا ڕاست نییە، کە لە ناو ئێرانیەکانە ئەڵێ شەمبە بە نەوروز، و شێعرێکیش لەو بابەتەوە هەیە ئەڵێ چنان ساڵی شەوەت شەمبە بە نەوروز، شەوەت نیکو هەمەیە ساڵ و هەمە ڕووز. چاوەڕوانی ئەوە ئەکرێت کاتێککە ساڵ لە شەمبە تەحوێڵ ئەکرێت ڕووداوێکی نیکو ڕوو بدات. چ ڕووداوێک نیکوتر لەوەی کە لە ساڵی 1400دا لە نەتیجەی خەباتی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و لە کوردستانە شاهدی هێنانە خوارەوەی مجەسەمەکان و عەکسەکان و تەسویرەکانی خومەینی و خامنەیی و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی هەروەکو پەهلەویەکان بین. خەباتی بۆ بکەین. بینەرێکی ئازیز و خۆشەویست، هاوڕێ ئەیوبی دەباغیان لە سوئێدەوە نووسیوێتی: کاک فەرهادی ئازیز و خۆشەویست، زۆر سپاس کاک ئەیوبی خۆشەویست، ڕێز و سڵاوم بۆ خۆت و هاوڕێیانی هاوکارت و سەرجەم بینەرانی زۆر ئازیزی بەرنامەکەت، چ لە کوردستان و چ لە کوێیەکی ئەم جیهانن. پیرۆزبایی نەورۆزیش لە ئێوە و لە سەرجەم خەڵکی کوردستان و ئێران دەکەم. کاکە گیان، وەک ئاشکرایە لای هەمووان، نەورۆز جەژنێکی گشتگیرەکە لەلایەن زۆربەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ڕۆژهەڵاتی دوور و تەنانەت بەشێک لە ئوروپاش بە شێوازی جۆراوجۆر، بەڵام لەسەر یەک ئەسڵ و بنەما بەڕێوە دەچێت کە ئەویش موژدە و هاتنی بەهار و نوێبوونەوەی سروشت و سەر لە نوێ شین بوونەوەی گژ و گیا و ڕووکە لەسەر زەوی. هیوادارم ئەو شەم دروست خوێن بێتەوە کە هەموو ساڵێک لە یەکی خاکە لێوە واتە 21 مارس ڕوو دەدات و تازە دەبێتەوە. لە هەمان کاتیشدا موژدەبەخشی هاتنەوەی ساڵێکی نوێ و دەستپێکردنەوەی ژیانێکی نوێ مرۆڤەکانی شەبوو گەیشتن بە خواست و حەزەکانیان ببورن. توولانیە پەیامەکەی هاوڕێ ئەیوب، بەڵام قەتی ناکەم سەریع بە سەریاچم. بەڵام مەخابن لە وڵاتی پارچەکراوی ئێمەی گەلی کورد کە جگە لە زوڵمی چینایەتی ستەمی نەتەوایەتیشمان لێ دەچێت و بەردەوام خوێن لە جەستەی تاک بە تاک و گەورە و بووچکمان دەچۆڕێت، بەردەوام و بیرهێنەرەوە و تازەبوونەوەی کۆمەڵێک خەمی قوڵ و ئێش و ئازاری جگەربڕ و زامی ساڕێژ نەبووی سەرجەستەمانە. بەهاری ساڵی 1358 و نەورۆزی خوێناوی سنا، ئیعدامی 59 هاوڵاتی شاری مەهاباد
کارەساتی ئەنفال و کۆمەڵکوشکردنی خەڵکی بێتاوان، بۆمبارانی کیمیایی شاری هەڵەبجە و لەناوبردنی 5,000 مرۆڤی بێتاوان لە ژن و مناڵ و پیر و گەنجی ئەو شارە و هەروەها گیانبەختکردنی هاوکاتی 68 کادر و پێشمەرگەی گوردانی شوان و کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ناوچەی هەڵەبجە و چەمی سیروان، هێرش و داگیرکاری حکوومەتی تورکیا و ئەردۆغان بۆ سەر ڕۆژاوا و ئەفرین و کوشتنی بەلێشاوی خەڵکی بێتاوان و خەبات و خۆڕاگری قارەمانانەی خەڵکی ڕۆژاوا و دەیان کارەسات و کوشتاری بە کۆمەڵی دیکە بەڵگەن بۆ جێنوسایدکردنی گەلی کورد. وەک باسمان کرد ئەگەی و ئەزانی کە پەیامەکە زۆر توولانیە بەڵام هەر ئەی خوێنمەوە. وەک باسمان کرد کورد لە کوردستانی ئێرانیش بەشێک بوون لە قوربانی دەستی دەسەڵاتی دیکتاتور و کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێران کە لە ماوەی پتر لە 4 دەیەی ڕابردوو بە هەموو شێوەیەک داپڵۆسینی کردووە و خەڵکی ئەشکەنجە و ئازارداوە و سەرەتایی ترین مافەکانی لێ سەندوونەتەوە. هەر دەنگێکی حەقخوازانە و دژی خۆی خەفە کردووە، بەڵام ڕژیم لە ئێستادا لە قەیرانێکی گەورەی سیاسی و ئابووریدایە، چ لە ئاستی ناوخۆیی و چ لە ئاستی ناوچەیی و نێودەوڵەتی و نێودەوڵەتیەوە. هەر بۆیە ئەو بۆچوونەش ڕاستە کە ئەڵێت ڕژیم لە سەرمەرگ و ڕۆخان نزیک بووەتەوە و هەموو نیشانەکان ئەوەمان پێ ئەڵێن. بۆیە پێویستە ئێعتراز و خۆپیشاندانەکان لە ڕووی سیاسی و ئابووریەوە سەراسەری و گشتگیرتری بکەین و بتواندرێت لە ئاستی هەموو شارەکانی ئێران بەڕێوە بچێت وەک کرێکاران، وەک چینی سەرەکی و بزوتنەوەی واقعی بەم ئاخێز و ناڕزایەتیانە پەیوەست بکەین. لە کۆتاییدا با هەنگاوەکانمان بۆ کۆتایی هێنان بە شەوە زەنگی دیکتاتۆری خێراتر بکەین، با وردە وردە خۆمان بۆ لە ئامێزگرتنی بەهاری ئازادی و ڕزگاری هەتاهەتایی لە کوردستان و ئێران ئامادەکەین. با ئێمە خەڵکی شۆڕژگێر و سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا نەورۆز و ڕۆژەکانی سەری ساڵ بکەین بە دەرفەتێکی گونجاو بۆ درێژەدان بە خەبات و مبارزە بە هەر شێوەیە کە بۆمان دەکرێت بۆ کۆتایی هێنانی دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی. زۆر سپاس بۆ هاوڕێ ئەیوبی دەباغیان لە سوئێدەوە. هەر بژیت هەنگاوەکانمان چڕوتر بکەینەوە، هەر بژیت. هاوڕێ خۆشەویستم ڕووناکی ئەمجەدی لە ئاڵمانەوە نووسیویەتی: سڵاو لە خۆتان و لە بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامە جوانەکەتان. ساڵی تازەتان لێ پیرۆز بێت و هەروەها ئومیدوارم ساڵی داهاتوو ساڵێک بێت پڕ لە سەرکەوتن بۆ چینی کرێکار و هیوادارم زۆرترین کات بە سەرفەرازی لە دنیایەکی ئازاد و بەرابەردا جەژنی نەورۆز لە کنار خانەوادە و ئازیزانمانە بەڕێوە ببەین. ڕووناک ئەمجەدی ئاڵمان. هەر بژیت بۆ هاوڕێ ڕووناک لە ئاڵمانەوە. کاک فەرادی خۆشەویست سڵاو. بەڕاستی سیاسەتی کۆمەڵا وەکو جەرەیانێکی پێشڕە و متەرەقی لەم ساڵانەدا زۆرێک خەڵک و جوانەکانی تایبەت دانیشتووەکانی جەزبی ئەم جەرەیانە کۆمۆنیستە کردووە. ئاوایی وا هەیە کە ناوێک لە هیچ جەرەیانێک نەبووە، بەڵام ئێستا سپا و بەسیجگیریان کردووە و دەست جوانەکانیان و شوعارنوویسی ئەکەن و مەراسمەکان ئەگرن. تەنانەت مدیری مەدرسەکان بانگ ئەکرێن بۆ حراست و ئیدارەکان
کەچی ڕووی داوە ئەم جوانانە وا دەکەن بژی سیاسەتی دروست و ئینقلابیتان نەورۆستان پیرۆز. بینەریکی عزیز و خۆشەویست لە سنەوە نووسیوێتی: سەلام کاک فەرهاد عەزیز، فەرارسیدەنە ساڵی نۆ بە هەمەی دووستداران کۆمەڵێ سازمان حزب کمونیستی ایران تبریک میگم. امیدوارم که سال خوبی داشته باشی و پر از موفقیت برای کارگران جهان و امسال همه با هم دست در دست هم بتوانیم ریشه نظام سرمایه‌داری را ریشه‌کن کنیم. زۆر سپاس، هەر بژیت. قەزای تۆ لە من، تۆ بۆچە هەر بژیت. هەر بژیت. سەلام کاک فەرهاد، نەوروزتان پیرۆز، دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو بەرنامە جوانە کە ڕێستان گرت لە ڕفەقای گوردان شوان. بەڕاستی کاک حەسەن ڕەحمان پەنا ئەو بەرنامەیە ڕازاندەوە. درود بۆ خۆتان کەڵاتەرزان، هەر بژین. زۆر سپاس. پەیام هەیە بەڵام ڕادەوەستین چون قەولماندا بوو چاوخشانێکمان بێت بەسەر ڕووداوەکانی ساڵی ڕابردووە. یەک قەڵەمتر لەو ڕووداوە دڵتەزێنانەی کە زۆر بەداخەوە چارەیەکم نییە جگە لەوەی کە باسی بکەم لە ساڵی ڕابردوودا لە کوردستانە ڕوویدا، کوشتن و بریندارکردنی زیاتر لە 225 کەس کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان. بەیانی یا ڕۆژی 1 فەروەردین لەلایەن کۆڵبەر نیوزەوە دوایین ئاماری بەداخەوە کوشتن و بریندارکردنی کۆڵبەران بە تەقەی ڕاستە و خۆی هێزەکانی داگیرکەری کۆماری ئیسلامی لە کوردستان و بە هۆکاری ترەوە بڵاوەکرێتەوە. ساڵی ڕابردوو بۆ کۆڵبەران لە کوردستان هەر وەکو ساڵانی پێشوو ساڵێکی پڕ ئێش و ئازار بوو. ساڵێک بوو کۆماری ئیسلامی هەم نانیانی بڕی هەم ژیانیانی گرت و هەم ئەو کەسانەیش کە بریندار بوون و لە جێگا ماونەتەوە ئێش و ئازارەکانیان زیاترە. ئێمە ئاگادارین. ئێمە ئارەزووی خۆشبوونەوە بۆ کۆڵبەرانی بریندار، کرێکارانی بریندار لە شوێنی کار، جەماوەری خەڵکی کوردستان کە بە دەست کۆماری ئیسلامی ئەزیەت و ئازاریان دیوە و سەدەمەیان دیوە ئەخوازی و هەروەها هەر لێرەوە جارێکی تر لەم ڕۆژەدا پرسە و سەرخۆشی خۆمان پێشکەشی بنەماڵەیە و کەسانەی کە لە ساڵی ڕابردوودا بەدەست هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە ئێران گیانیان لەدەستاوە ڕادەگەیەنی. زۆر پڕبەدڵ متەئەسفین لەوەی کە لە نەورۆزی ئیمساڵە ئازیزان و خۆشەویستانتان لەگەڵتان نەبوو و لەگەڵتان نابن. بەڵام بزانن ئەو ڕژیمە و ئەو دەسەڵاتە و هاوکارانی ئەو دەسەڵاتە تاوانی ئەو جەنایەتانە ئەدەنەوە. ئیتمینانتان بێت. زۆر کەس باوەڕی نەدەکرد کە دەسەڵاتەکەی لەبەین بچێت، بەڵام بوو بە ئەمری واقع.
ڕژیمە و بەرپرسەکانی کە ئەمڕۆ لە شاری سنە لە ڕێگای سەرهەنگ بورزوو مرادیەوە ڕئیس پۆلیسی ڕاهوەر ڕادەگەیەنێت کە مەچن بۆ گەردەنێ سەڵەواتاوە بۆ ئەوەی تووشی ڤیرۆسی کۆڕۆنا نەبن، حازر نەبوو واکسنی کۆڕۆنا بکڕێت بۆ ئەوەی کە خەڵک کەڵکی لێوەربگرن و ژیانیان لە مەترسی بێتە دەرەوە. ئەمە لە حاڵێکدا بوو کە بۆ خۆیان بە پێ سەنەد هەر لەو واکسنە کەڵکیان وەرگرت. ئەو ئینگلیسی و ئامریکاییەی کە کۆماری ئیسلامی و عەلی خامنەیی مەمنوعیان کرد. ئەو ڕژیمە بەو کارانەو کە کردی خەڵکی ئێرانی کۆمەڵکوش کرد و تاوانبارە لەو زەمینە. بە جێگای ئەوەی وا پارە بوو لە ئێران لە سندوقی زەخیرەیانەوە بگرە هەتاک و داهاتەکەیان ناردیان بۆ سووریە و عێراق و یەمەن و لوبنان بۆ ئەوەی بەڵکو لەو ڕێگایەوە بتوانن دەسەڵاتەکەی خۆیان لەناوەوە بپارێزن. ئایا کۆماری ئیسلامی توانیوێتی ئەو کارە بکات؟ لە ڕوانگەی ئێمەوە نەیتوانیوە. یەک پەیام بە شۆنی یەک پەیامە، ڕاستە ئێش و ئازارەکانمان زۆرە، ڕاستە برینەکانمان بەهۆی بوونی ئەم ڕژیمەوە قوڵ و پڕ ئێش و ئازارە، بەڵام ئەوەی وا ئەوان دەڵێن مەیکەن هەردەیکەین. پێشمان پێ ناگرن نەورۆز نەگرین، هەر نەورۆز دەگرین. قەبرستانەکان ئاوەدان ناکەنەوە، ئێمە لە دژوارترین هەلومەرجە هەر شایی خۆشیەکەی تا چقلی چاوی ئەم دەسەڵاتە نەگریسە بین. بینەرێکی خۆشەویست نووسیوەتی کاک فەرهاد هەڵۆی ژاوەرۆ سڵام ئەگەیەنێ، هەر بژیت بۆ هەڵۆی ژاوەرۆ. ساڵی تازە تەبریک ئەیژێ بە خانەوادەی گیان بەختکردوانی کۆمەڵە، دەستخۆشیتان لێ دەکا ئەیژێ ساڵی تازەتان لێ پیرۆز بێت. هەر بژی بۆ هەڵۆی ژاوەرۆ، پایدار بمێنێ هەڵۆی ژاوەرۆ. بینەرێکی خۆشەویستی تر نووسیوەتی سڵاو کاک فەرهاد، من لە ئاوایی نەوەڕەوە ساڵی تازە پیرۆزبایی ئەەکەم لە هەموو هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها پیرۆز بێت لە هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و کوردستان. پیرۆز بێت لە ئێوەی ئازیز و خۆشەویستیش. هاوڕێیانی هاوکارم، ئایا لەو کلیپە نەورۆزیانە ئامادەمان هەیە؟ تکایە فەرموون.
زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم. بینیم لەسەر پەیامەکان بینەرێکی خۆشەویست پەیامی دابوو، نووسی بووی کە زۆر سپاس بۆ ئەو گۆرانیە خۆشە. ئەوەتان بۆ لەبەرە خوێنمەوە بۆ هاوڕێیانی هاوکارم ماندوویەتیان دەربچێت، چۆن ئێوە ئەوان نابینن بەڵام بەڕاستی زەحمەتە کێشن. سەلام کا فەرهادیان، دەست خۆش بۆ ئەو گۆرانیە خۆشە. بەرەوڕێ چاکی نەنووسیوە بەڵام ئەوەی تێگەیشتم کە تەشەکوری کردگە. منیش لە هاوڕێیانی هاوکارم تەشەکر. پەیامەکان هاتن، زۆرن. ژمارەیەک لە پەیامەکانە خوێنینەوە، جا دوایی منیش قسەی تازەم هەیە لەگەڵ ئەیکەم. سڵاو، ئەم کاتت باش کاک فەرهادیان. منیش بەنۆبەی خۆم پیرۆزبایی ساڵی تازەتان لێ یەکەم لە ئاوایی مەولاناوای سەقزەوە. بە ئومید ئەو ڕۆژە کە بە دیدارتان شاد بینەوە. زۆر سپاس. ئەگەر بزانی ئێمە چەندێ تاسەی دیداری ئێوەمان هەیە. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی کاک فەرهادیان، پرسیارێک ئەتوانی جواب بیتەوە؟ ئەم پرسیارە چەند هاوڕێک ئێستا پێکەوەین. من پێشتریش لە بەرنامەکانی ڕاستەوخوا ڕامگەیاندووە، بە مەرجێک حرمەت و کەرامەتی کەس نەچێتە ژێر پرسیارەوە. هەموو پەیام و پرسیارێک وڵامە دەمەوە. سانسۆری تیانە ڕاستەوخۆ، مەسئولیەتیشی لەسەر شان خۆمە.
ئەوە بۆچی کۆمەڵە ئەونە ناوێکی بەڕێز و خۆشەویستە و هەموو کەسەکانیشی ئەو نەخۆشەویستن؟ بۆچی ڕەهبەری کۆمەڵە بۆ خەڵک ئەوەندە خۆشەویستە تەنانەت منداڵی 4-5 ساڵەیش لە یاری منداڵانەیاندا تەرەفی شوجاع و چاونەترس و زرەنگ و باش دەکەنە کۆمەڵە؟ بە چاوی خۆمان لە کۆڵانەکان ئەوە ئەبینین. من تەمەنم 50 ساڵە، بەڵام هەر ڕۆژێک فرەتر ئەبینم ئەم ڕێبازە خۆشەویستتر ئەبێت. بۆچی؟ بەڕاستی تەواو دنیا بکەین بە کاغەز، زوو قەڵەم جوابی پێ نادرێتەوە. سڵاو بۆ گیانبەختکردووان و بنەماڵەیان، بژی کۆمەڵە، بژی ڕەهبەری کۆمەڵە، بژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی بەڕێزت. هیوادارم هەموو سیاسەتەکانمان ئەو ڕاستیەی تیا بێت، ئەو سداقەت و درستیەی تیا بێت کە کۆمەڵەی کردوێت بە ڕێکخراوێکی خۆشەویست لە ناو جەماوەری خەڵکی کوردستان و ئێرانە. هیوادارم ئەو خۆشەویستیەی کۆمەڵە و کادرەکانی لەوە و سەرچاوە گرت بێت کە وایشە. زۆر سپاس بۆ ئەو هەستەی ئێوەی ئازیز و خۆشەویست. بینەرێکی خۆشەویست پەیامێکی ناردبوو، هیوادارم پەیامەکەیم ئیجازە فەرمون، چۆن چەند پرسیارێکی تەرح کردبوو نامەوێت پرسیارەکانی جواب نەدەمەوە، وا بزانم. بەڵێ، بینەرێکی خۆشەویست پرسیارێکی کردبوو، هەرچەند ڕەنگە لە جێگایەکتر جوابم دابێتەوە، بەڵام جارێکی تر تەرحیان کردوێتەوە، منی جواب دێتەمەوە. سڵاو کاک فەرهاد، باشی؟ سپاس باشم. یەک سوئالمان بوو لە خزمەت جەنابتانە. زۆر سپاس. ئایا کاک سەلاح مازووجی لە ناوتانە ماوە؟ هیچ گونە ئینشعابێک ڕووی نەداوە لە ناوتانە؟ بە سپاسەوە هەر ئێستا ڕاستەوخۆ جوابمان بدەیتەوە و مەمنون ئەبم. خواهشەن کۆمەڵە بە ئاوای لێ نەیەت، یەکڕیزی ناو کۆمەڵە بپارێزن. خواهشتان لێکەین. جوابی پرسیارەکانتان: یەک، کاک سەلاحی مازووجی دەبیری ئیجرایی کۆمیتەی مەرکەزی حیزبی کۆمۆنیستی ئێرانە. هیچ چەشنە ئینشعابێک لە ناو ئێمە ڕووی نەداوە و بەخۆشیەوە ئەوەتان پێ بڵێم ئێمە ڕاگرتنی یەکڕیزی ناو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین و هەوڵی بۆ ئەدەین. نە لەبەر خاتر ئێمە، لەبەر خاتر جەماوەری خەڵکی کوردستان، لەبەر خاتر ئێوە، لەبەر خاتر خەڵکی کرێکار و زەحمەتکێش، لەبەر خاتر بنەماڵەی ئازیز و خۆشەویستی گیانبەختکردوانی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران. وتومانە لە موناسبەتهای جۆرا و جۆرا وتومانە هەوڵدان بۆ ڕاگرتنی یەکڕیزی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ئەولەویەتمانە و هەوڵی بۆ دەین. دڵنیا بن. با بچین بۆ ئاڵمان. هاوڕێ فەرنووش ڕەسوولی: سڵاو و ڕێز کا فەرهاد، ماندوو نەبن. سپاس و پێزانین بۆ ئەو بەرنامە جوانە. ساڵی تازە لە خۆت و لە هەموو هاوڕێیانی خۆشەویستم لە ئوردوگا و لە ئێران و لە هەر نوقتەیەکی دنیا و هەروەها هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست پیرۆز بێت. هیوادارم ساڵی تازە ساڵی بەدیهاتنی ئەو ئاواتانەمان بێت کە تا ئێستا خەباتمان بۆ کردووە و خوێنمان بۆ داوە و هەروەها بە ئازادی و پڕ لە دەستکەوتی باش کە شایانی خەڵکی کرێکار و هەژارە بە باوەشی بنەماڵەمان شاد بینەوە. پیرۆزبایی ئەکەم لە هەموو بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردوومان
و هەروەها هاوڕێیانمان کە لە سیاچاڵەکانی کۆماری خوێن ڕێژدا. فەرنووش ڕەسووڵی ئاڵمان زۆر سپاس بۆ هاوڕێ فەرنووشی خۆشەویست لە ئاڵمانەوە. هەر بژیت. ساڵی تازەیش لە ئێوە و هەموو هاوڕێیانمان لە ئاڵمان پیرۆز بێت. پەیامێک لە ناوەوە بابزانم بەدەست هاوڕێیانی هاوکارمەوە دەرنەچوو بێتم. درود بر شما رفیق فرهاد عزیز. پیشاپیش سال نو را به شما، همکاران، رفقای گرامیتان و بینندگان این برنامه تبریک عرض نموده و سال خوبی را برایتان آرزومندیم. رفیق فرهاد، از این تریبون به نیروهای امنیتی که این برنامه را رصد و ضبط می کنند هشدار می دهیم که به اربابان خوناشامشان بگویند به درستی خطر کمونیسم و قدرت طبقه کارگر را درک کرده و با تمام هارت و پورت‌هایشان لرزه بر اندامشان انداخته. ما هیچ توهمی نداریم که در سال 1400 جمهوری اسلامی سرنگون خواهد شد، همانطوری که خدایان شما شمشیر بر گردن ما گذاشتند. اما کور خوانده اید با این آتش‌های حکومت و قوانین ضد انسانی و مرتجعانه شما را در همین جهنمی که ساخته اید خواهیم سوزاند. آتش سرنگونی انقلابی جمهوری اسلامی را بر بلندترین قله ها خواهیم افروخت. سال جدید با قدرت بیشتر و متحدانه تر علیه جمهوری جرم و جنایت به پا خیزیم. پیام تهران و البرز به مناسبت نوروز 1400. سال نو بر شما مبارک. سڵاو کاک فەرهاد، پەیام زۆرە، پێم وابێ وەختەکەم کەمە، هاوڕێیانی هاوکارم یەکسەر لە دەیقێنەوە یەخەم پێگرن. سڵاو کاک فەرهاد، ساڵی تازە لە هەموو هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و کوردستان و خانەوادەی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەموو کرێکارانی زەحمەتکێش پیرۆز بێت. کوچکە سووری ئەوێ هەم، هەر پایەدار بێت کوچکە سووری ئەوێ هەم. سڵاو کاک فەرهاد، لە خۆتان و بەرنامە جوانەکەتان ساڵی تازەتان پیرۆز لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی گیانبەختکردوانیان، بەتایبەت بنەماڵەی گیانبەختکردوانی گوردانی شوان. هیوادارم ڕۆژێ بێتەوە لە سنا لە تەواوی کوردستاندا جەژن بگرین. پێکەوە دەست خۆش بۆ تەواوی بەرنامەکانتان، گۆرانی خۆشەکانتان. سپاس. من بە ئومید ئەو ڕۆژەوە زیندوم. هیوادارم زیندوو و پایدار بمێنیتەوە هاوڕێ. هەر بژیت. سڵاو کاک فەرهاد، پیرۆز بێ ساڵی تازەتان لە خۆتان و هاوڕێکانی ئازیزی کۆمەڵە. ئاگرین لە ئاوایی باینچۆ. هیوادارم هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئاگرین لە باینچۆ. ئەو هاوڕێ خۆشەویستم کە ئەو بابەتەی سەبارەت بە لایەنی ئەو پرسیارەی سەبارەت بە لایەنێکی تر مەترەح کردووە، لەبەر ئەوە کە ناو هاتووە، ئەگەر دڵت لێم نەیشێ با ئەوە بڵاو نەکەمەوە، بەڵام ئەگەر دواتر ئیسرارم لێ بکەی بەسەر چاو، چۆن ناو هاتووە حەز ناکەم واردی ئەوانە بین، بەڵام ئەگەر ئیسرارت کرد حتممە بۆ تخوێنەوە پەیامەکە. بەسپاسەوە کاک فەرهادیان، دڵی نەک من، دڵی هەموو هاوڕێیانی خۆتانتان خۆش کرد بەو جوابە کە داتانەوە. ساڵی تازەشتان لێ پیرۆز بێت لە ئەربابای سەربەرزەوە.
هەر بژیت بۆ هاوڕێ خۆشەویستم لە ئاربابای سەربەرزەوە. بەڕاستی ئاربابای سەربەرز ئەوە ئەرکە پاراستنی یەکریزی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ئەرکە. ڕاستگۆیی ئەگەر لەگەڵ خەڵکی کوردستان و جەماوەری کرێکار و زەحمەتکێش وەزیفەیەکی ئەساسی و ئەرزشە پاراستنی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ئێمە ئەرزشە، تعرف ناکرێت. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی ناوەکەی تەبەن نیشتبایی نووسیگە. سڵاو کاک فەرهاد، ساڵی تازە لە ئێوە و تەواو پێشمەرگەکان کۆمەڵە پیرۆز بێت لە تەرەف ئاوایی نەوەڕەوە. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە. بەڕاستی پەیامەکەی لەناوەوە هەست کە نووسیوێتی لە تەرەف ئاوایی نەوەڕەوە. هەر بژیت. ساڵی نوێ لە خۆت و تەواوی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران پیرۆز بێ. بەڕاستی بەرنامەکەتان جوان بوو، دەستخۆشیتان لێکەم. بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم بانە، بژی خەڵکی تێکۆشەر و قارەمانی بانە. ئەو بینەرە خۆشەویستە پەیامێکی ناردووە لە جێریش یا بۆ خۆی نووسیوێتی پێ بکەنە. من هیچ ڕێگەیەکم بۆ نامێنێتەوە بە قەوڵی بکەمیتر چ بکەم. نووسیوێتی من ئەی خوێنمەوە داوای کردووە. هاوڕێ فەرهاد، ئێستا لە ناوەوە هەر کەسێک کوڕیان کچی باش بێت و دلێر بێت و ئینسانی باش بێت و لە نێو خەڵک خۆشەویست بێت، خەڵک پێ دەڵێن ئەوە نانی کۆمەڵەی خواردووە. واتە زۆر خۆشەویستە و جێگەی باوەڕ و ڕێزە بۆ خەڵک. هیوادارم هەمومان نان کۆمەڵە بخۆین. بژیت. زۆر سپاس. من عینی پەیامەکەت وەک خۆی بڵاو بووەوە. زۆر سپاس. هەر بژیت و سەرکەوتوو بیت. سڵاو کاک فەرهاد، ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بنەماڵەی گیانبەخت کردووان و پێشمەرگەکانی کۆمەڵە و پیرۆزبایی ساڵی تازەتان لێ یەکەم. بەتایبەت سەقزیەکان، ئەویش پێشکەش بە سەقزیەکان. بە هیوای ئەوەی ساڵی داهاتوو جەژنی سەری ساڵ لای بنەماڵەکانمان بین. هەر بژیت. با ڕاوەستین بینەرێک کە هیچ کاتێک پەیامی بڵاو نەبووەتەوە، ئاوا منزورم ئەمڕۆیە. با بزانم. ئەڵێ سەلام ڕفیق فەرهاد عەزیز، خەستە نەباشیت. کاک فەرهاد، بە مناسبەتە ساڵ تازە و نەوروز گەرمترین تەبریک به شما و تمام رفقای رهبری و پیشمرگان کۆمەڵە عرض میکنیم و همچنین به تمام زندانیان سیاسی و خانواده جانباختگان تبریک میگیم. امیدوارم سال آینده سالی پر از پیروزی امید باشه. جمعی از پیشمرگان قدیمی کۆمەڵە از مەریوان. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێ خۆشەویستانە. هەر بژین و پایدار بن. ئیجازە بدەن با یەک نوکتە بێژم. ئەویش ئەوەیە، ڕۆژی 23 ئیسفەند پێم وابێ لە تاریخەکە شتبان نەکردووە، دوای بەڕێوەچوونی مەجموعەیەک جەلەسات و نشستی فۆرماڵ لەلایەن شۆرای عالی کارەوە کە نوێنەرانی سەرمایەدارانی دەوڵەتی، نوێنەرانی سەرمایەدارانی سپای پاسدارانی و خصوصی و مەجموعەیەک مزدبگیری کۆماری ئیسلامی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی داهاتوو دیاری کرا. 1,835,000 تمەنی ساڵی ڕابردوو بوو بە 2,655,000 تمەن. بەڵام بۆ خۆیان دەڵێن بە بەبعاقی مەزایاوە، حەقی مەسکەن و حەقی ئەولاد و باقی سەنەوات وانە ئەبێ بە نزیک 4 ملیۆن تمەن. بەڵام
هەموو ئەوانەی قەرزە ئەوەی وان نەخدا 2,655,000 پنە بۆ ساڵی 1400 ئەمە لە حاڵێکدایەکە بۆ خۆیان سەبەدی هەزینەی مەعیشەتی بنەماڵەیان 7 ملیۆن تمەن دیاری کردگە چەندێکی کەسرە 3.5 درستە 4.5 ئەمە لە حاڵێکدایەکە ئابووری ناسانی سربەخۆ خەتی فەقریان لە ئێرانە بۆ تاران 12 ملیۆن تمەن و بۆ شارەکانی تر 10 ملیۆن تمەن دیاری کردە تەسەووری بکەن چی تەسەوور بکەن ئێمە تینە سەر شەقام خۆ پیشاندانەکەین وەکو ئەوەی کە لە ئابانی ساڵی 98 و لە دەیمانی ساڵی 96 و بەرەو ئەو لا بڕۆنکردمان کە لێمان تەقەمان لێ ئەکەن 1500 نەفەر چەند سەد نەفەر گیانمان لەدەستدەین ڕاستە بەڵام بەو بڕیارەی شۆرای عالی کارەوە کە ژمارەیەک بەناو کرێکار و خانەی کاریگەری خانە کاریگەری دەست قاتڵتر لە دەسەڵات دەرکرا ملیۆنها بنەماڵەی کرێکاری منداڵیان گیانی لەدەستەدا لە بێهداشت مەحرومەوێ لە نان مەحرومەوێ ناچارن لەبەر ئەوەی کە کۆمەک هەزینەی بنەماڵەکە بن بیانێنە سەر شەقام ببن بە کرێکاری شەقام و لەسەر شەقام بمێنەوە و هەزاران بەڵاو موسیبەتی ترکە شماردنی ئێستا لێرە جێگای نییە بە بڕوای من جەنایەتی نەرم لە عەلەیهی کرێکار خەڵکی هەژار و فەقیر ئەمەیە ئەو بڕیارەیە کە هەموو ساڵێک لە ئەواخری ئیسفەندا لەلایەن شۆرای عالی کارەوە دەرەچێت بێن با قبولی نەکەین 2,655,000 تمەن کوا پوڵە بۆ ژیان لە ئێرانە وەرن با قبولی نەکەین هەمومان تەنیا عەرسەیەکە لە مبارزە کە هەموو کرێکارێک مەسەبی غێرە مەسەبی کۆمۆنیست غێرە کۆمۆنیست ئەم گرایش یا ئەو گرایش لەسەر ئەم خواستە یانێ بردنەسەری هەفتەسی کرێکار دەتوانێت متحد بێت وەرن با لەسەر بردنەسەری مبارزە بۆ بردنەسەری دەستمەزەکانمان لە ساڵی 1400 هەر لە ئێستاوە هاوپەیمان بین کە مبارزەی بۆ بکەین متحد بین هەر لە ئێستاوە نابێ بیخەینە ئەو کاتێک کە ئەوان دادەنیشن کۆبوونەوە ئەگرن و ئێمە لەو ڕۆژانە خەریکی مبارزەکردن بین بۆ ئەوەی کە دەست مزدەکانمان بەرینە سەر هەر لە ئێستاوە متحد بین ئێمە لە ڕۆژانی داهاتووە مطمئنتانەکەم لە فرسەتهای جۆرا و جۆرە لەسەر مبارزە بۆ بردنەسەری ئەفزایش بردنەسەری حەقدەستی کرێکاران لە ساڵی داهاتووە حتمما بەرنامەی تەلەڤیزیۆنی بڵاوەکەین و قسەی لەسەرەکەین کۆتان ناین ئەمە عەرسێک لە مبارزەست کە دەتوانێت هەموومان متحد بکات هەموو کرێکارێک 2,655,000 تمەن بیاین بەچە بەش چەند ڕۆژەکات با بە ژیانە زندگی ئەزانن نان ئاو دەرمان لیباس ئیجارە مەسکەن 2,655,000 تمەن بەش هیچ ناکات 10 ڕۆژ ناتوانانی پێبژیت باکەوی سفرەکەی بکەین تازە ئرفاقم کردووە بە کۆماری ئیسلامی ئەڵێم 10 ڕۆژ پێ ناتوانانی بشیت وتم ئەوەم لەبیر نەچێت یەکێ لە مهمترین ڕووداوەکانی ساڵی ڕابردوو ئەم دەست مزدە جەنایەتکارانە بوو کە شۆرای عالی کار بۆ کرێکارانی لە ساڵی داهاتووە دیاری کرد و بەو جۆرە دڵنیاتانەکەم ژمارەیەکی زۆر لە بنماڵە کرێکاریەکان لە ئێرانە مناڵەکانیان تووشی سوء تەغزیە بن تووشی مەرگ و میری زیاترە بن تەلاق زیاترە بێت ئیحتیاج زیاترە بێت چون ئەوە بە شۆن خۆیان موسیبەت تێرێت بێن با مبارزە بکەین بۆ بکەین بە یەکەوە پەناکان سڵاو وەختون بخەیر ساڵە تازە هەم بەرهەمەی دووستانتان مبارەک باد ڕووستای ئەمبەربزان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست
لە ئاوایی ئەم بەربزانەوە. ڕووناکی ئەمجەدی لەم فرسەتە کەڵکی هاوڕێ ڕووناکی ئەمجەدی لەم فرسەتە کەڵکی وەرگرتووە. پیرۆزبایی سەری ساڵ لە ئاوایی حەسەناوای چەمشارەکەم. هاوڕێ ڕووناک وابزانم حەسەناوا ئیتر ئاوایی نییە، بووە بە شەهرەکە حەسەناوا. ئەگەر بە هەڵان نەچوو بێتم وای ئێستا حەسەناوا ئاواییە، حەسەناوا ئێستا شەهرەکە حەسەناواس. بەڵێ باش، هاوڕێیانی هاوکارم دەستیان پێکرد. ئەو بینەرە خۆشەویستە کە پەیامەکەی پێشتر نردبوو نووسیە باشە قەی ناکە. باشە منی زۆر سپاسیەکەم، بەڵام لە درێژێ پەیامەکەیە نووسی بێتی. دەرسەنەندەج دووستان و هەوادارانی کۆمەڵە دەرکووهە ئابی دەر بیاد ڕفەقای گوردان شوان 27 نەها لە درەخت کاشتی. دەستان خۆش بێت، هەر بژین شوێنەکەیشی با دیاری بێت بۆ وەختی خۆی. هەر بژین و دەستان خۆش بێت. دنیا هەڵا نامێنێت. ئاویەر ناتوانێت جەولانگای داگیرکەرانی کۆماری ئیسلامی لە کوردستان بێت. ئاویەر میعادگای ئاشقانی ئازادی و سەربەستی بوو و هەیە. ئێستا ئەوانن کە دەبێت لەسەر ئاویەر دەرکەون، نابێ ماشینی داگیرکەران لەسەر ئاویەر دەرکەوێت. ئاویەریان لێ وەرەگرینەوە، ئەوە دڵنیا بن. بابزانم لێرەوە پەیام هاتووە. هاوڕێ کەریمی ئەحمەدی گیان، دەستەکانت خۆش بێ. ئەو شیعرە و کارە تازەکەت لە سەرەتای بەرنامەکە بڵاو بووەوە. نووسیتە سڵاو کاکە گیان، ئەم شیعرە کارێکی تازەی نەورۆزانەیە. ئەگەر پێتان مناسب بوو دەتوانن لە کۆمەڵە تیویست کەڵکی لێوەربگرن. هاوڕێ کەریمی ئەحمەدی، ئەمڕۆ بە دەنگەکە خۆشەکەی خۆت لە سەرەتای بەرنامەکە بڵاو بووەوە، هەر بژی دەنگت هەر بمێنێت. مەراسمە شەبە نەوروز دەرمەحەلەیە کەمێز بیاد جانباختگان گوردان شوان. دەنگێکیشی لەگەڵە ئەو بینەرە خۆشەویستە هەر لێرە و پێم بێژێت خۆیەزانێ بینەرێکە ئەوەی بۆ نردووم. مەراسمە شەبە نەوروز دەرمەحەلەیە کەمێز بیاد جانباختگان گوردان شوان. دەنگەکە بڵاو بکەمەوە، پێم بڵێ بە یەک کەلیمە ئایا بڵاوی بکەمەوە یان نە، چۆن دەنگێکیشت لەگەڵ نادووە. سەلام کاک فەرهاد، ساڵی تازە لە تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست پیرۆز بێت و سڵاو و ڕێزم هەیە بۆ خانەوادەی پێشمەرگەکانی گوردانی شوان. کاک فەرهاد، من بیرەوەری زۆرم هەیە لە گوردانی شوان، وەلێ بەداخەوە تەواو لێرە لە ئاوایی نەوەڕەوە. هاوڕێ خۆشەویستم، دۆستی عەزیز، ژن یا پیا و هەر کامێکی، کەم نین ئەو کەسانەی وا بیرەوەری خۆشیان لە هاوڕێیانی گوردانی شوان هەیە. کەم نین ئەو کەسانەی لە کوردستان بەتایبەت لە مەڵبەندی جنوبی کوردستان و دەوروبەری شاری سنە. من نامەوێت ناو ئاواییەکان ببەم، دەنا ئەتوانم هەر ئێستا دەستی پێ بکەم 50-60 ئاوایی ناو ببەم کە جەماوەری خەڵکەکەی
کاتی خۆی یارمەتی هاوڕێیانی گوردانی شوانیان کردووە بۆ سەرکەوتنەکانیان و هەروەها جەماوەری خەڵکی شاری سنە لە ساڵی 60 ساڵەکانی دەهەی 60 هاوڕێیانی گوردانی شوانیان وەک کۆرپە ماڵ بە ماڵ گەڕاندووە ئاگایان لێیان بووە نەیان هێشتووە دەستی دوژمن بکەون ئەوانیان لە بەڕێوەبردننی عەمەلیاتەکانیانە یارمەتی کردووە و ئێستا بیرەوەریەکانیان لای ئێمە ماوەتەوە زۆر کەس بۆمە نەگێڕنەوە شانازی پێوەکەن هیوادارم ڕۆژێک بێت بتوانین دەفتەرێک بکەینەوە و لەو دەفتەرە هەموو ئەو کەسانەی وا لە هاوڕێیانی پێشمەرگە و هەروەها هاوڕێیانی گوردانی شوان بیرەوەریان هەیە لەو دەفتەرە بینووسن و بمێنێتەوە. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی بۆم من میخواهم به حزب کمونیست و کۆمەڵە بپەیوەندم در کوردستان عراق باید چیکار بکنم. دوای بەرنامەکە حتما تەماس لەگەڵەکەم بینەری عزیز و خۆشەویست حتما تەماس لەگەڵەکەم. ببورن بینەرێکی خۆشەویست ئیمڕۆ پێش دەستپێکردنی بەرنامەکە شعرێکی ناردووە حتما بۆ بڵاوبوونەوە ناردوویەتی بۆیە خوێنمەوە. بەهارە بیگولەم بولبول چرا نیست. البته من دیکلمەی شعر نازانم داوای لێبوردنتان لێ یەکەم. بەهارە بیگولەم شادی چرا نیست. بهار بیگلم باران تمام شد. زمین خاوران غرق خون شد. هزاران نوگل زیر خاک به جرم عاشقی روی تنابند. به دست دشمنان خلق محروم شدن پرپر. 200 و هزارون بیا بار دیگر شورا بسازیم برای ترک، کرد و عرب و فارس، برای کارگرای شهرم یا شوشم. هەر بژیت زنده باد. ماتڵی ئەو بینەرە خۆشەویستەم ئەگەر کەماکان بینەری بەرنامەکەیت ناوێرم دەنگەکە بڵاو بکەمەوە مەبادا بۆ ئەوەی کە تەنیا بۆ خۆمت نارد بێت. ئەو بینەرە عازیزەی کە مەراسمی شەوی نەورۆزی لە مەحەلەی کەمێز بە یادی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان دەنگێکی بۆ ناردوین پێم بڵێت ئایا مەبەستی بڵاوبوونەوەیە؟ دەستخۆش دەستخۆش. زۆر سپاس بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست کە ئەمڕۆیش وەکو هەموو هەفتانی ڕابردوو بە بەشداری گەرم و گوڕتان بەرنامەی ڕاستەوخۆتان ڕازاندەوە. ئەمە دوایین بەرنامەی ڕاستەوخۆ لە ساڵی 1399 هەتاویا بوو. یەکەمین بەرنامەی ڕاستەوخۆمان ئەکەوێتە ساڵی 1400. هیوادارم دەستپێکی بەرنامەکانمان لە ساڵی 1400 هەتاویا و بە گۆڕانی سەدە
ببێ بە هاو خەباتیمان یەکگرتوویمان بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی. ئەو پەیامە ماوە بابی خوێنمەوە. سەلام کاک فەرهاد، بزرگترین هدیە و نەوروزانە بە تەمامە خانەوادەیە جانباختەکان تەحریم انتخابات است. زۆر سپاس بۆ ئەو بینەرە ئازیز و خۆشەویستم کە زۆریشم خۆشەوی خۆشی زانێت. هەڵبژاردن نییە، نمایشی هەڵبژاردنە، نۆگەیەگەیت. هاوڕێیانی هاوکارم پێیان وتم بەسەیتر تەواویکە. جارێکی تر ڕێز و سپاس بۆ هەموو بینەرانی بەرنامەی ڕاستەوخۆ لە ئاڵمان و سوئێد و نۆروێژ و ئوروپا و کوردستان، هەرێمی کوردستان و لە هەر شوێنێکەوە بوون. ئەو دەنگەی کە ناردووتە نازانم چی لێ بکەم، وەختم نەماوە، داوای لێبوردنت لێکەم، پێیان وتم وەختم نەماوە، بمبورە دێرگەیشت، دەنگەکە لە ناوەوە هەست. خۆم گوێچکەی ئەدەم، هەفتەی داهاتوو حتمما بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەکەیە گێڕمەوە. هەر بژین و سەرکەوتوو بن، نەورۆزتان پیرۆز، هەر ڕۆژتان نەورۆز بێت. Shiraza